ژوورێک بۆ ڕزگارکردنی مرۆڤایەتی لە کاتی جەنگی سووریا بانکی تۆوی کشتتوکاڵی کە لە شاری حەلەب بوو با تەواوەتی وێران بوو. سووریا زۆرێک لە تۆوی بەرهەمە کشتتوکاڵیەکانی لەدەستدا، بەڵام دوای هێوربوونەوەی جەنگ ئەم بانکی تۆوە دەستی بەکارەکانی کردەوە لە ڕێگەی بانکی تۆوی جیهانیەوە کە تایبەتمەندە بۆ ڕزگارکردنی مرۆڤایەتی لە هەر حاڵەتێکی نەخوازراو. ئەم راپۆرتەدا ئەو بانکەتان پێ ئاشنا دەکەین. ئەشکەوتێکە لە ژێر زەویدا 2.5 ملیار جۆری جیاوازی تۆوی تێدایە. شوێنەکەی دەکەوێتە وڵاتی نەرویجەوە کە زۆر نزیکە لە نیوەگۆی بەسەڵەکی باکووری زەوی. 7,000 جۆری جۆی تێدایە، 150 جۆری برنج و 140 جۆری گەنمی تێدایە. لەی گەرمای ئەم شوێنە لە نێوان 1 بۆ 8 پلە ژێر سفرە. تەواوی جیهان نمونەی تۆوی خۆیان ناردووە بۆ ئەم بانکە بۆ ئەوەی ئەگەر کارەساتێک بەسەر وڵاتەکەیان داهات بتوانن تۆوەکانیان بەدەست بێننەوە. تۆنەتی بەدەستێنانەوەشی لە ڕێگەی کۆپیکردنیەوەی خۆیانەوە دەبێت لە ڕووی جینیەوە. زانەکان ئەم شوێنەیان زۆر بە وردی دیاری کردووە لەبەرەوەی ئەمبارکردنی ئەم تۆوانە پێویستی بە بەستن هەیە لە پلەیەکی گەرمی نزمدا. هەروەها ترسیان لەوەیە ئەگەر با بەستنی دەستکرد ئەمباری بکەن تۆوەکان تووشی خراپبوون ببن. هەر بۆیان نەرویجیان هەڵبژاردووە ناوچەیەک کە نزیکە لە بەسەڵەکی باکوور. تایبەتمەندیەکی تری ئەم شوێنە ئەوەیە کە دوورە لە ناوچەی نیشتەجێبوونی مرۆیی. مەترسی سەرهەڵدانی جەنگ لە نزیکیەوە نییە. لەم بانکەدا تۆوی وڵاتە ناکۆکەکانیشی لە خۆ گرتووە. سندوقێک دەبینی لێی نووسراوە ئۆکرانیا، لە تەنیشتیەوە سندوقی ڕووسیایە. تەنانەت تۆوی ئەو وڵاتانەشی تێدایە کە گەمارەوەیان خراوەتە سەر، وەکو کۆریای باکوور. ناو ئەو ڕەفانەشدا هەندێک ڕەفە بە بەتاڵی دەبینی. ئەو تۆوانە هی سووریا بوون. لە دوایەوەی جەنگ بانکی تۆوی سووریای وێران کرد. بانکی نەرویج ئەو تۆوانەیان نارد بۆ سووریا بۆ ئەوەی کشتتوکاڵی وڵاتەکانی پێ ببوژێننەوە. زانەکانی ئەم بانکە هیواخوازن لە داهاتوودا بتوانن لە ڕێگەی ئەم بانکەوە جۆری نوێ بەرهەم بێنن کە هاوکاری مرۆڤایەتی بکات لە بەردەوامبوونیدا بۆ ئەوەی لە داهاتوودا تووشی برسێتی نەبین. ئایا بە بۆچوونی تۆ کوردستان ئەم بانکی تۆوەی هەیە؟